سلااوتان لەبێت. ئەڵێن پاییز وەرزی گەڵاڕێزان و مەڵئاواییە. ئەگەر گەڵایەک لە جوانترین ساتەکانی ژیانیدا بڕیار بدات لە بری کەوتنە سەر زەوی لەسەر دیوارێک هەڵبواسرێت و وەک چرایەکی هیوای لێبێت. ئێمە ئەمڕۆ شاهیدی ئەو چیرۆکەین لە نەخۆشخانەی هیوای نەسلێمانی. پەیامی هاتنەکەمان، هۆکاری هاتنەکەمان پەیامی جوانی و ئارامیە لە ڕێگەی هونەرەوە. گروپی فۆتۆگرافەرانی گەڵا بەرهەمی 6 فۆتۆگرافەریان پێشکەش بە نەخۆشخانەی هیواکەن. گفتوگۆ زیاتر لەسەر ئەم بابەتاکەین لەگەڵ ناسح عەلی خەیات، سەرۆکی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا. کاک ناسح سڵاوت لێبێ ئەم کاتەوەش. دەستان خۆش بێت، کارێکی هونەری جوان لە شوێنێکی گونجاوە. بیرۆکەی ئەم کارە لە چیەوە سەرچاوەی گردووە؟ باسێکی کارەکەمان بەگشتی بۆ بکەیت. سەرەتا بە خەراتنتانەکەم من وەکو لە پرسراوی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا ئەو ڕۆژێکە گەڵامان دروست کرد بۆ دروستمان کرد ببینە هیوایەک بۆ سروشتی کوردستان. خۆشبەختانە ئەمڕۆ بووینە هیوایەکیش بۆ نەخۆشخانەی هیوا. ئێمە ئەم پێش ئەم 100 تابلۆمان هەبوو ئامادەکرا بوو لەلایەن ڕێکخراوی CDO کە سپۆنسەرمان بوو بۆ چاپکردن و بۆ پێشەنگاکەی 2020. خۆشبەختانە لە سلێمانی 5 ڕۆژ نمایشمان کرد، لە هەولێر 2 ڕۆژ نمایشمان کرد. دواتر قەراوی بگوازینەوە بۆ شارەکانی تری کوردستان و لەبەر گەرمی و شەڕ و ئاڵۆزی ناوچەکە نەمانتوانین کارە بکەین. بڕیارماندا لە ڕێگەی بەڕێوەری خەسخانەی هیواوە کە ئەم 100 تابلۆ بێنین لێرە پێشکەشکین بە خەسخانەی هیوا لە قاوش و لە ڕاڕە و لە شوێنەکانی ناو نەخۆشخانەی هیوا نمایشی بکەین. هۆکارەکەشی ئەوە بوو کە ئێمە ئەمانزانی خەسخانەی هیوا لە شوێنێکە لە شاری سلێمانی کە ڤیوی نییە، بەداخەوە شوێنەکەی ناوماڵانە. وەکو هەمووشتان نەزانن کە یەکێک لە چارەسەری نەخۆشەکان چارەسەرێکی دەرونیە، بینینی ڤیوێکی جوانە، هونەرە. ئێمە بە باشمانزانی کە ئەم 100 تابلۆ بێنی لێرە نمایشی بکەین و پیشانی نەخۆشەکانی بین ببینی هیوایەک بۆ نەخۆشانێکە لێرە هەن. دووبارە دەستان خۆش بێت. هەڵبژاردننی وەرزی پاییز لە تابلۆکانە، تەواوی تابلۆکان تایبەتە بە وەرزی پاییز، ئەمە پەیامێکی لە پشتەوەیە بەتاکید. وە بۆ وەرزی پاییز ئەو نەخۆشانی کە لێرە هەن چاویان خەریکە بەرەو لە ناوچوونە چێت، هەن چاویان بە کوردیەکەی خەریکە ئەبێ بە ڕەش و سپی شتەکان ببینن. ئێمە لێرە پاییزمە هەڵبژار بۆی پاییز هەموو ڕەنگەکانی تیا، زۆربەی ڕەنگەکان لە ناو پاییزە هەیە. عادەتەن ئینسانیش کە سەیری شاشەیەک سەیری تابلۆیەکەکات هەتا ڕەنگی زۆر تیا بێت ئارام بەخشترە و ئاسوودەترە بێ ئینسانەکە. ئەم نەخۆشانە لێرش کە هەن هەمویان پێویستیان بەوەیە کە ڕەنگە جیاوازەکان ببینن، کە سروشتێک ببینن، ڤیوێک ببینن، ڕەنگ و ئەلوانی تیابێ. پاییز وەرزی پاییز جوانترین وەرزە بۆی کە ئەو ئەلوانە جوان و ئەو ڕەنگە جوانانی تیابێ ئێمە بتوانین لێرە پیشانی نەخۆشەکانی بین. دەستان خۆش بێت. وەکو فۆتۆگرافەرێک کاک ناسح پێم بڵێ هونەر ئەتوانێت وەکو بەشێک بێت لە چارەسەر؟ قوربان لێرە ئەوەی کە ئەو نەخۆشانی دێنە خەسخانەی هیوا دوو بەش چارەسەری لێرە چارەسەرەکرێن. بەشێکیان عیلاجە دەرمانەکە درێ، بەشێکیان لایەنە دەرونیەکەیە، دکتۆری دەرونیان هەیە. هەنی نەخۆشی ئەگەر بۆ نمونە ساعتێک عیلاج وەرد بگرێ پێویستە 2 ساعت دکتۆری دەرونی ببینێ. ئەمە زۆر گرنگە. هونەریش یەکێکە لەو بەشانی دەرونی کە ئینسان ئارامەکات و ئینسان ئاسوودەیەکاتەوە. ئێمە باشمانزانی کە لێرە ئەم نمایشە بکەین و تابلۆانە بێن لێرە نمایش بکەین بۆ ئەوەی ئێمە بارە دەرونیەکەی نەخۆشەکان وا لێ بکەین کە هیوایەک ببەخشین پێیان، بۆی ئەمان لەدانی دەرونیەوە بتوانین ڤیوێ ببین، بتوان هەر 4 پارچەی کوردستان لە نێو خەسخانەی هیوا ببینن. چون ئەم فۆتۆانە بەرهەمی 6 فۆتۆگرافەری هەر 4 پارچەی کوردستانە، پاییزی هەر 4 پارچەی کوردستان. ئێمە توانیمانە خۆشبەختانە سروشتی پاییزی هەر 4 پارچەی کوردستان بێنین لە نەخۆشخانەی هیوا، پیشانی ئەو نەخۆشانە بین و ببینە هیوایەک بۆ ئەوەی ئەو نەخۆشانە ئارام ببنەوە، بۆی بە چاوی خۆیان ئەو ڤیۆ جوانی هەر 4 پارچەی کوردستان ببینن. زۆر باشە. پەیامی کارەکەیەوە پەیامی جوانی و ئارامیە، پەیامی هیوابەخشینە بەم نەخۆشانە. پێتان وایە لەم چەند ڕۆژی کە تابلۆکانتان هەڵواسیوە لە نەخۆشخانەی هیوا پەیامەکەتان گەیشت بێت؟ بەتاکید ئەوەی کە منی دڵخۆش کردووە ئەو تابلۆانەکە ئەو خەڵکەیە دانیشن سەرێگرن بۆ فەحص سەرێگرن بۆ بینین دکتۆر بۆ شتانە، هەر هەموویان دانیشتون بە دیار تابلۆکان و قاوش بە قاوش ژوور بە ژوور ڕاڕۆ بە ڕاڕۆ ئەگەڕێن سەیری تابلۆکانەکەن. ئانوێ پێشەوەی دکتۆر ببینین ئەمان دکتۆرە ڕۆحی و دەرونیەکە ببینن. سیرکردنی تابلۆکان بۆ ئەوان زۆر ئارام بەخشە و زۆر ئاسوودە بەخشە. و من زۆربیانم دوان و پێم وتون کە ئایا ئەم تابلۆانە سوودێکی هەیە بۆ ئێوەی نەخۆش لێرە. طبعاً ئەوان
لە وەڵامە خۆشبەختانە ئەوەی کە من زۆری دڵخۆشیەوە بکەوتی باوەڕکە من دەبینینی دکتۆرەکە لە چارەسەر و عیلاجەکە زیاتر ئارامی بە منە بەخشێ نەخۆشێکی وتی من ئاواتمەوە بوو من ڕۆژهڵاتی نیشتیمان شاری سنە ببینم نەمەتوانی بچم ببینم هەم لە نەخۆشم لە بەدارەیە بەڵاماتم لێرە چەند تابلۆیەکی شاری سنم بینیوە ئەمویست دیاربەکر ببینم نەمەبینی لێرە بینیومە ئەمویست پارچەکانی تری کوردستان ببینم نەمەتوانی بڕۆم ببینم بەڵام لێرە هاتووم دەماوەی دەقە چارێکە کە چاوم بە هەموو کوردستان کە با چوار پارچە کوردستان کەوت ئەمە گەورەترین هیوا و گەورەترین ئارامیە بۆ ئەو نەخۆشانی کە لێرە بە ناچاری هاتوون باشە بیرتانەوە کردوتەوە کەم کارە بەردەوامی هەبێت تایبەت بە شوێنی تر هەموو شوێنانی تر کە وەکو نەخۆشخانەی هیوا پێویستیان بە هیوایەکەیە بە تاکید ئێمە وەکو فۆتۆگرافەرانی گەڵا هەمیشە تابلۆمان ئامادەیە حالێن ئێستا من زیاتر لە نزیکەی 1000 تابلۆی ئامادەکراوی یە چوار پارچە کوردستانمان هەیە حازرە بەس داواکەین لەو ڕێکخراوە لەو کەناڵ و لەو ڕاگەیاندون لەو بەرپرسانی کە هەندە شاری سلێمانیە توانای مادیان باشە سپۆنسەرمان بکەن بۆ ئێمە هەموو نەخۆشخانەکانی کوردستان بە هیوا و باوان بە نەخۆشخانەکانی تریشەوە پڕکەین دە تابلۆی جوانی سروشتی کوردستان چیتر واز بێنین لەم تابلۆ ناشرینانی وڵاتانی تر کە یا بە دەست دروستکراوە یان بە دەستکردی زیرەک دروستکراوە یان ئەوەتانی وڵاتانی تر بێن دێرە پیشانی نەخۆشەکانمان بین بابین سروشتی کوردستان بە جوانترین شێوە بێنین لە شوێنە گشتەکانە پیشانی خەڵکی بین هەر ڕێکخراوێک هەر گروپێک هەر سەرمایهدارێک ئارەزوی ئەوەیە خێر بکات چاکە بکات ئەتوانێت پەیوەندی بێمەوە بکات ئێمە چەند تابلۆ پێخۆش بوو بەس پارەی چاپەکەی باتوێ مەبین دەخستن نەخۆشخانەکان ناڵێواسن حتا ئێستا نەخۆشخانەی هیوا ئێمە 100 تابلۆ ماهەڵواسیوە پێویستی بە 100 بۆ 150 تابلۆی تر هەیە کە ئێمە بتوانین هەموو شوێنەکان تابلۆی تیادا بدەین هەر کەسێک حەزی لەو چاکە و خێرە هەبوو ئێمە ئامادەین تابلۆکانی پێشکەشکەین و چاپ بکەین و بین لێرە هەڵیواسی دووبارە دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامی زۆر سپاس بۆیەوە سپاس بۆیە ممنون لە چاوەکە زۆر سپاس لێرە کە تابلوویەکە بینیت تەنیا چوارچێوە و وێنە نابینیت بەڵکو پەنجەرەیە کە بینیت کە ئەڕوانێت بەسەر سروشتە پەنجەرەیەک کە ڕووناکێکی ئەچێتە سەر دڵی ئەو پاڵەوانانەی کە لێرە ئەجەنگن بۆ ژیان هەروەها ئەو پزیشک و کارمەندانەی شەونخونیەکەن بۆ بەخشینی هیوایەک بە نەخۆشەکان هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان نەخواستن